هێزەکانی پێشمەرگە لە چەند میحوەرێکەوە هێرشیان کردە سەر چەکدارانی داعش و زوماریان گەمارۆداوە لەگەڵ هێزەکانی یەپەکەشدا دەواازەیەکی سنووری ڕۆژاوای کوردستانیان کۆنتڕۆڵ کرد. فڕۆکەکانی یاوپەیمانان چەکدارانی داعشیان لە ڕۆژهەڵاتی کۆبانێ بردومان کرد و یەپەکەش ڕێگەیان لە پێکدادانەکانیاندا 8 شەڕبانیان شەید بوون و 50 چەکداری داعشیش کوژراون. سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند لەم مانگەدا حکومەتی ئیتیحادی بودجێ هەرێم دەنێرێ و سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ڕایگەیاند دوای جەژن وەفدەی هەرێم سەردانی بەغدا دەکات. خۆشەویستان جارێکی دیکە سڵاوتان لێبێ و لاگەڵتان بەردەوامی. هێرشەکانی پێشمەرگە لە چەند میحوەرێک بۆ سەرچەکدارانی داعش بەردەوام و لە میحوەری زومار پێشمەرگە ناوچەیەکی استراتیژی کۆنتڕۆڵ کردەوە و چەکدارانی داعش لە زومار گەمارۆدراون. فەرماندەیەکی پێشمەرگە لە میحوەری زومار و ڕەبیعە بەیناڵتی ڕاگەیاند پێشڕەوەکانی پێشمەرگە بۆ سەر داعش بەردەوام و گورزی کوشندیان لە داعش وەشاندووە و ئەمڕۆژ گوندەکانی ئەوینات و ئاینزالیان لە سنووری زومار کۆنتڕۆڵ کردوێتەوە. ڕاشیگەیان پێشمەرگە توانی کۆنتڕۆڵی دووریانی ناوەندی نێوان ڕەبیعە و ڕۆژاوای کوردستان و شەنگال کۆنتڕۆڵ بکاتەوە کە شوێنێکی استراتیژیە و بۆ هۆیەوە داعش ناتوانێت جارێکی تر بچێتەوە ڕەبیعە و تیشێکینەکانی پاراستنی گەلیەپەکە لە دیبی ڕۆژاوای کوردستان و هێرشیان کردوتە سەر داعش و چەکدارانی داعش لەو سنوورە دەرکراون و 46 چەکداریشیان کوژرا و ژمارەی ئۆتۆمبیل و زرێپۆش و چەکی سەربازیان دەستی بەسەردا گیراوە. ئەو فەرماندەی هێزەکانی پێشمەرگە وتیشی لە ئێستادا داعش لە ناو ناحەی زوماردا گەمارۆدراون و ناتوانن بچنە دەرەوەی ناحیەکە. لەلایەکی ترەوە لە سنووری دووسخورمات و لە سەرلەبایانی دوێنێەوە پێشمەرگە هێرشی بۆ سەر چەکدارانی داعش دەست پێ کردوتەوە و هەردوو گوندی حلێوەی گەورە و بچووکیان کۆنتڕۆڵ کردوتەوە. هێزەکانی پێشمەرگە و شەڕبانانی یەبەکە پێکەوە دەواازەی سنووری دۆڵی کۆچەریان کۆنتڕۆڵ کردەوە کە دەواازەیەکی استراتیژیە لە سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان. دوێنێ دوای شەڕێکی سەخت کە ماوەی 43 کاتژمێر لە نێوان هێزەکانی پێشمەرگە و شەڕبانانی یەبەکە لەگەڵ چەکدارانی داعش بەردەوام بوو، هێزی پێشمەرگە و شەڕبانانی یەبەکە توانیان لە ناحەی ڕەبیعە لە پارێزگای مووسڵ دەواازەی سنووری دۆڵی کۆچەر کە دەواازەیەکی استراتیژی نێوان هەرێم و ڕۆژاوایە کۆنتڕۆڵ بکەن. ئەوەش دوایەوەی چەکدارانی داعش لەو دەواازەیە دەرکران. لەلایەکی دیکەوە ژیار ڕوویار فەرماندەی مەیدانی هێزەکانی یەبەکە ڕایگەیاند شەڕێکی سەخت لە نێوان هێزەکانیان لەگەڵ چەکدارانی داعش ڕوویدا کە بەهۆی داخستنی دەواازەی مرۆیی کە چیای شەنگال بە شاری مووسڵ دەبەستێتەوە. هەروە ئاماژی بە هۆشدا چەکدارانی داعش ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراویان لە هێڵی پێشەوەی چەکدارانی یەبەکە تەخاندەوە کە لە ئاکامدا دوو شەڕبان یەبەکە شەهید بوون و 4 دیکەش بریندار بوون. فەرماندەکە ڕاشیگەیاند لە ئەنجامی یاوکاری هێزی پێشمەرگە یەبەکە توانیویانە دەواازەی دۆڵی کۆچەر کۆنتڕۆڵ بکەنەوە. فەرماندەی میحوەری باشووری کەرکووکی هێزەکانی پێشمەرگە ئاشکرای کرد بڕیار بوو ڕۆژی دووشەمە هێزەکانی بەدر باوبەشی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هێرش بکەنە سەر چەکدارانی داعش، بەڵام دواتر چەکدارانی بەدر لە هێرشەکان بۆ سەر داعش پاشگەز بوونەتەوە. وەستا ڕەسوول فەرماندەی میحوەری باشووری کەرکووک بێناڵتی ڕاگەیاند بە هۆکاریەوەی کە لە ڕووی لۆجستیەوە ئامادە نەبوون چەکدارانی بەدر پاشگەز بوونەوە لەوەی بە مانگی لەگەڵ پێشمەرگە لا قۆڵێکی ترەوە هێرش بکەنە سەر داعش. ئەو فەرماندەی ئاشکراشی کرد لە هێرشەکانی ڕۆژی دووشەمەدا زیاتر لە 50 چەکداری داعشیان کوشتووە. هەروە دەربارەی هۆکاری کشانەوەی پێشمەرگە لەو شوێنانی کە کۆنتڕۆڵیان کردووە وەستا ڕەسوول دەڵێت داعش سەرجەم ڕێگاکانی بۆمڕێژ کردبوو بۆ ئێستەم بۆ بتوانن بچنە نێو گوندەکەوە بۆیە کشاونەتەوە. ئێمە قرار بوو دوێنێ بە یەک بەرنامە لەگەڵ هێزەکانی سەر بە عێراق بەدر و ئەوانەیە بەیەکەوە هەتا منتیقەی حەمرین پاککەینەوە. ئەوان خەلەلێکەوتە ئیشەکەیانەوە شانی چەپی ئێمەیان جێبەجێ نەکرد بۆیە ئێمە کە هەر سێدەیەکەی خۆمان لە بەیانیەکە دەست بە سەراگەر و شوێنی بۆماندانرا بوو پاشان کە ئەو هێزە نەهات هێزەکانی دوژمن هەمووی کۆبوونەوە بۆ ئەوی بێنەوە هێرشێکی بەرامبەر بکەنەوە بۆ سەر هێزەکانی ئێمە، بەڵام بەو هۆیەی کە ڕێیەکان هەمووی ئەوە بوو هەمووی چەندرا بوو بە لۆغۆم و جگە لەوەش شەوێمانەی تەبیعیان دروست کرد بوو ئاویان بەردا بۆ سەر عەرزەکان کە سیارەنەی دەتوانی بڕوە. بەو هۆیەوە ئێمە نەتواندرا هیمدادادیا با بڵین ئەوە پێزی احتیاتی زیاتر چەکی گەورە بنێرین بە دەنگ هێزەکانمانەوە هێزەکە کشایەوە لەو دەیەک. فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا هاوپەیمانان چەکدارانی داعشیان لە ڕۆژهەڵاتی کۆبانێ بردومان کردووە پەکەش ڕێگەیان دەستیان بەسەر بڕێکی زۆر لە چەکە قورسەکانی داعش داگرتووە. ناوەندی چاپەمەنی کینەکانی پاراستنی گەلێپەکە بڵاوی کردەوە.
شەڕوپێکدادانەکان لە هەر سێ خۆڵی باشوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کۆبانێ بەردەوامە و لە شەوی ڕابردووە تا ئێستا نزیکەی 50 چەکداری داعشیان کوشتووە و 8 شەڕڤانیش شەهید بوون. ڕاشی گەیاندووە لەبەرەی ڕۆژهەڵاتی کۆبانیە شەڕڤانانی یەپەکە هێرشێکی گەورەیان بۆ سەر چەکدارانی داعش ئەنجامداوە و توانیویانە دەست بەسەر بڕێکی زۆر لە چەکە قورسەکانی داعش دابگرن. هاوکات ئاژانسی هاوارنیوزی نزیک لە پێدەست بڵاوی کردوتەوە فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان ئەمڕۆ مۆڵگەکانی داعشیان لە نزیک گوندی هەلێنجی بەشی ڕۆژهەڵاتی کۆبانێ بەردومان کردووە. هاوشانی شەڕڤانانی یەپەکە زۆرێک لە دانیشتوانی کۆبانێ بەرگری لە شارەکە دەکەن و بەردەوام لە هاوکاریکردنی هێزەکانی یەپەکە و بە شێوازی جۆرا و جۆر پشتگیریان لێ دەکەن. کوبان ئەو ناوە تنها دەبوویە ڕۆژەوە گەرم دناوە میدیا جیهانی و نافخۆیی لێ ئەوە دبەجێ پرسیارێ هەیان هاتوو هێزێکە نێودەوڵەتی پشتگیریە خوب و کوبانێ بە ئاوایەک فەرمی دیار نەکردیە. بخێر هاتن بۆ ڕۆژاوایە کوردستانê والله چەک ئیرۆ گەرەگە ئیرۆ ڕۆژە ناموس و شەرەفەیە هەڤال ئەم دخوازن ئیرۆیان پێشکەون ئیرۆ ڕۆژە ناموسیە ئیرۆ ڕۆژە ئازادیە هەڤال گەلێ کورد بن دەستە هەڤال ئەم دخوازن گەلێ ji bo wê jî em raya giştî tevahî şar dikin li hemberê van êrişê ku li ser kantona Kobanê tevahî hêzên hevpeyman ê ku li dijî Daişê peyman imzekirine ê ku biryara lêxistina Daişê li Sûriye û Iraqê dane lê heya niha heme lêxistina ku çêbiye bandora li ser êrişa ser Kobanê nekiriye em hemû peymanê ku li dijî Daişê em erênî dibînin em dikarin em bêjin bikevin diyalogê bu wanaranê. Gençlik Apo'nun fedaisidir. Gençlik Apo'nun fedaisidir. بەڵێ ئەڤین جەماوەرە هێن دبینن جەماوەرە باکوورێ کوردستان دەبەرن جودایان باکوورێ کوردستانی هاتیە بۆ پشتگیریە کوبانێ لەوە کو هین هەر وێنەیدا دەبینن ژمارەکە زۆر یا لەشکرین تورکیا هاتن لەسەر سنوورێ فەرمیە ناوبەرە باکوورێ کوردستانی کوبانێ کوم بوونە ڕێنادان ئەف خەلکە بچیتە ناوا کوبانێ. gelê Kurdistanê diş çavê wana dilê wana li Kobaniyê ne. Berxwedana Kobaniyê ji bo pêşeroja gelê me ji bo pêşeroja rojhilata navîn û pêşeroja Kurdistanê gelek girîng e. Em vî berxwedanê gelê me Kobanê silav dikin, bejna xwe berxwedanê wana tevînin û em dibêjin çeteyên Daişê ew ê dakeve. Di nava Kubanê de hejmarek zev ji welatiyên sivîl di nava gerekan de dimeşiyan û Druşmên dilsûziyê bû şervanên yepeyê digotin. Ev jî di demekê dabû hin mîdyayên Kurdî û biyanî digotin Daeş ketke nava hind gerekên Kubanê. Eyaskerem NRT Kubanê. سالیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ وەفدێکی پەرلەمانی بۆ جاری دۆم سەردانی هەولێری کردو لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان کۆبووە. دواتریش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەلیم جبوری ڕایگەیاند لەم مانگەدا بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت. سەردانە یەک لە دوایەکەکانی بەرپرسانی باڵای عێراق بۆ هەرێمی کوردستان بەردەوامە. هەموو ئەو سەرکردانەشی هاتوونەتە هەرێمەوە بەڵێنی ناردنی موچەی فەرمانبەران و چارەسەرکردنی کێشەکانیان داوە. بەڵام لە دوای نزیکەی 25 ڕۆژ لە پێکهێنانی حکوومەتی اتحادیەوە تا ئێستا هیچ هەنگاوێکی کردداری نەنراوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەتایبەتیش ناردنی موچەی فەرمانبەران. لە دوایین سەردانیشیدا سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ وەفدێکی پەرلەمانی بۆ جاری دووەم سەردانی هەولێری کردو لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان کۆبەوە. دواتریش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەم مانگەدا بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێت. هەروەها وتیشی ئەوان وەکو پەرلەمان بە دواداچوون لەسەر و پرسە دەکەن و هەوڵی ئەوەش دەدەن کە کێشەکانی هەرێم و بەغدا چارەسەر بکرێن. پرسی بڕینی موچەی فەرمانبەران ئەمە بابەتێکی مرۆییە، ناچێتە چوارچەوەی بابەتێکی سیاسیەوە.
هەر بۆیە ئێمە وەکو دەستگایەکی پەرلەمانی کە نەلایەتی هاوڵاتیانمان لە ئەستۆدایە داکۆچی لەسەر ئەو بابەتە دەکەین و هەڵبەتە ناشکرێت بخرێتە ناو گفتوگۆ سیاسەکانەوە تێکەڵی کێشە سیاسەکان بکرێت. لەگەڵ زیاتر قوڵبوونەوەی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر بەردەوام لایەنی کوردی لە ڕێگای ناردنی وەفدەوە چوونەتە بەغدا بە مەبەستی گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئەنجامی هەموو هەوڵانە تا ئێستا هیچی لێسەوز نەبووە. بڕیاریشە دوای جەژن بۆ جارێکی تر وەفدێکی هەرێم بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سەردانی بەغدا بکەن بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان. باسمان لەوە کرد کە یەکێک لە سەرەکیترین ئەو کێشانەی کە لە عێراقا بوونی هەیە و لە ماوەی ڕابردوو و لە ئێستاشە بۆتە هۆی هێنانەکایی تەنگژە و کێشە لە عێراق بریتە لە هەوڵدان بۆ ئیدارەکردنی عێراق بە شێوەی مرکزی و ئەوەمان باس کرد کە ئەمە فەشەلی هێناوە لە ڕابردووە لە ئێستاشە فەشەلی هێناوە و هۆکاری بەشێکی ئەو کێشانن کە ئێستا ڕوەدەن. بۆیە پێداگرین لەسەرەوەی کە عێراق بە شێوازێکی تازە حکومڕانی بکرێت. هاتنی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ هەرێم و بەڵێنی چارەسەرکردنی کێشەکان لە دوای ئەوە دێت کە لە پاش پێکهێنانی حکوومەتی نوێوە هەریەکە لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و ساڵح موتڵەک جێگری سەرۆکوەزیران و ئوسامە نوجێفی جێگری سەرۆک کۆمار و عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و جەختیان لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کردوتەوە. لا بەرامبەریشدا بەشێک لە بەرپرسانی هەرێم بێئومێدن لەوەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی نوێ عێراق بتوانێت کێشەکانی هەرێم چارەسەر بکات. ئەوەی لێرەدا گرنگە و دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کەوا بەڕێز عەبادی نەیتوانی ئەو وەسیقەیە کە پێشکەشی پەرلەمانی کردبوو بەجێ بگەێنێت وەکو خۆی و ئەو بەڵێنانەیە کە دای بوو بەرامبەر بە بەشداریکردنی لایەنی کوردی لە حکوومەتەکەی عەبادی بەڵێنەکانی هەر لە سەرەتاوە جێبەجێ نەکرد بەڵام ئێمە تاوەکو ئێستاش هیچ مووقفێکمان نەبووە لە بەرامبەر بەغدا. کێشە و ناکۆچەکانی نێوان حکوومەتی اتحادیە و حکوومەتی هەرێم لەسەر پرسی مادەی 140 پێشمەرگە و نەوت بەردەوامە و تا ئێستاش لەسەر ئەو پرسانە نەگەیشتونەتە هیچ چارەسەر و ڕێکەوتنێکی بنەڕەتی. هەر بۆیە دوجار کارگەیشتە بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم و پەیوەندەکانی نێوان هەردوو لاش زیاتر ئاڵۆزبوونی باخۆیەوە بینی و لە ئێستاشدا ماوەی 8 مانگا موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە ڕەوانە نەکراوە کەچی سەرباری ئەوەش تا ئێستا ڕوون نییە ئاخۆ کێشەکانی نێوان بەغدا و هەولێر لە داهاتوودا بەکوێ دەگات. فەرمان محەممەد نارتی هەولێر. گەشتی نەکۆتایی و دووبارە گرنگترین ناونیشانەکان. هێزەکانی پێشمەرگە لە چەند میحۆرێکەوە هێرشیان کردە سەرچەکدارانی داعش و زوماریان گەماڕۆداوە لەگەڵ هێزەکانی یەپەکەشدا دەواازەیەکی سنووری ڕۆژاوای کوردستانیان کۆنتترۆل کرد. فڕۆکەکانی یاپۆیمانان چەکدارانی داعشیان لە ڕۆژهەڵاتی کۆبانێ بردومان کرد و یەپەکەش ڕایگەیان لە پێکدادانەکانیاندا 8 شەڕبانیان شەید بوون و 50 چەکداری داعش کوژراون. سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیان لە مانگەدا حکوومەتی اتحادی بودجێ هەرێم دەنێرێ و سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ڕایگەیان دوای جەژن وەفدێکی هەرێم سەردانی بەغدا دەکات. بە میشا کەناڵ یەکەم و سەرچاوەی زانیاریەکانتان NRT بێت. کامەران بن.